تێوەگلانی گروپە چەکدارەکان لە عێراق لە شەڕی حیزبوڵڵا و ئیسرائیل ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز ئەحمەد سەراجی شرۆڤەکاری سیاسی لە بەغدا و لەگەڵماندا. بەڕێز ئەحمەد سەراجی سڵاوتان لێبێت، تۆم کاتتان باش. ئەمجارە گروپە چەکدارەکان پێتان وانییە کارێکیان کرد کە ئیتر ئیسرائیل هێنە سەر هێڵی وەڵامدانەوە؟ لە سەرەتادا سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێستان. لە ڕاستیدا ئەمڕۆ عێراق لە ناو گێژەڵۆکی گەردەلوولەکەدایە، وەک دەبینین لە فەڵەستین و غازە و جەنگەکە گوازرایەوە بۆ بەشووری لوبنان و هەروە ئەم جەنگە پلان بۆ داڕژراوە لەلایەن ئیسرائیلەوە، هەروەها تێوەگلانی ئێرانیش لەو جەنگەدا و دوایین گورزەکانی کە لە ئیسرائیل وەشان لەوانەیە وا بکاتن کە لەم بەشەدا عێراق ببێتە بەشدارێک لەو جەنگە. لەگەڵ ئەوەشدا دەبینین هەرچی ئەوانەی نوێنەراتی دەوڵەتی عێراق دەکەن واتە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و پەرلەمان و ئەوانە هەمویان ڕەت دەکەنەوە کە عێراق پەلکێشی ناو ئەو جەنگە بکرێت. باڵام هەندێک گروپی چەکداری هەن کە لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتن و لە گوێڕاڵی هیچ بڕیارێکی سەرکرداتی عێراق نابن، بە خواستی خۆی و ویستی خۆیان هێرش دەکەن و لە ڕێگەی درۆنەکانیەوە ئەمڕۆ 2 سەربازی ئیسرائیلی لە بەرزایەکانی جۆڵان کوژراون. بەڕای من بەڕای من ئەو گروپە چەکدارانە لە ژێر فەرمانی ئێراندان و ئامە شتێکی ڕوون و وازەحیشە. پێویست ناکەم بەڵێم کە من پێم وایە، چونکە هەموو لایەک دەبین و بە ڕوون و ئاشکرایی دیارە. بۆیە من داڵێم عێراق لە ڕۆژانی داهاتوودا لەوانەیە ئەگەر ململانەکان زیاتر پەرەیان نەسەند و بە دڵنیاییەوە عێراق لە ڕۆژانی داهاتوودا ڕوبەڕووی لێدان و گورزە سەربازیەکانی ئیسرائیل دەبێتەوە. ئەمە شوا دەکات کە عێراق بەرەو هەڵدەرێکی زۆر ناخۆش دەبێتەوە، بە تایبەت لەوانەیە کە پێگە سەرچاوەکانی داهاتی عێراق بکرێنە ئامانج ئەگەر ئەو جەنگە ڕوویدا و ئیسرائیل لێیدا ئەو ڕێگەی هەناردەکردنی نەوتی لە ئێمە گرت، ئەوە بابزانی ژێرخانی ئابووریشمان دەکەوێتە مەترسیەوە، بە تایبەت کە بە زۆرترین ڕێژە بۆ دابینکردنی موچەی فەرمانبەرانیش ئێمە پشت بە داهاتینەوە دەباستین و لەوانەیە پرۆسەی سیاسیش ڕوبەڕووی زۆر گەورە بێت سەرچاوەی داهاتی عێراق بکاتە ئامانج، بۆ گروپەکان و سەرکردەی گروپەکان ناکاتە ئامانج. لە ڕاستیدا بەشێک لە ئەو گروپانەش بەشێکی دانەبراون لە عێراق و بوونی ئەو گروپانە لینکێکی بەهێزیان لەگەڵ جمگە ئابوووریەکانی عێراقدا هەیە و لەگەڵ کەرتی نەوتیشدا هەیە. بۆیە بە بڕوای من لێدان لە عێراق لەوانەیە کەرتی نەوتیش بگرێتەوە لەبەر ئەوەی کە ئەو گروپە چەکدارانە بەش قەبارەیەکی زۆر گەورە دەستیان بەسەر داهاتەکان نەوت دەگرتووە و لەوانەیە وڵات بخەنە ژێرکوتکی ئیسرائیل و ئیسرائیل بیاوێت لە ڕێگەی ئەو لێدانەوە لێدان لە پێگە نەوتیەکانەوە تۆڵەی خۆی لە گروپە چەکدارەکان بکاتەوە. بۆیە من وەکو چاودێرێک من داڵێم حکوومەتی بەڕێز محەممەد شیع سوودانی ئەمڕۆ ناوەڕاستی دارەکەی گرتووە و ناتوانێت خۆی نە لایەنی ئەمریکا بێبەری بکاتن و ناشتوانێت ڕوبەڕووی ئەو گروپانە بێتەوە کە فەرمان لە ئێران وەردەگرن. بۆیە ناوەڕاستی دارەکەی گرتووە ئەو گروپانە بە جەنگێکی بە وەکالات بۆ ئێران دەکەن و هەرچەند
هەوڵی زۆریش درراوە کە ئەو دۆخە هێوە بکرێتەوە، بەڵام کێشەکە لەوەدایە کە وڵاتانی عربی لەو ململانەیەدا جەنگەکە جەنگی ئێرانە، بەڵام وڵاتانی عربی تێیدا زیانماندن، ئەوانە چاویان بە تەواوەتی نابینێت. بەڕێز سەراجی لە ماوەی 4-5 ڕۆژی ڕابردوو ئەگەر سەیرێ بکەین، ئیسرائیل هێرشی زەمینی بۆ سەر لوبنان دەست پێ کرد و لە ڕابردوو شۆ تا ئێستا بە بەردەوام بە ئاسمانی هێرشیە کاتە سەر. ئێران هێرشی کردە سەر ئیسرائیل، لە عێراق و گروپە چەکدارەکان هێرشیان کردە سەر ئیسرائیل، ئەمریکا و بریتانیا هێرشیان کردە سەر حوسیەکان. داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم هەموو بەریەکەوتنە بۆ شوێیە؟ بەواتە بەڕاستی وەکو ئێمە وەکو عێراقیەکان ئێمە ئەزمموی زۆرمان لەگەڵ ئەمریکا هەیە لە ساڵی 1990ەوە تا 2003 جارێکی دیکە ئەزمونێکی دیکەمان هەبووە، جیاوازی نێوان هێزی سەربازی و توانای لۆجستی سەربازی زۆر زۆرە ئێمە لەگەڵ ئەمریکا. ناکرێت ئیسرائیل ئەو بڕیارەی کە داوە لی پاشگەز بێتەوە، دەبینین بۆمبی وێرانکەر بەکاردەهێنێت، بۆیە پێویستە لەسەر ئێران کە ئەوە لەبەر چاو بگرێت لە ئەمریکا و بەریتانیا و ئەو هەموو وڵاتانی ڕۆژئاوا لەگەڵ ئیسرائیلیش ئەوان دەزانن بنکەکانی ئەمریکا لە ناوچەکەدا هەن، بۆیە بەڕێزم ئەو ململانەیە کە هەیە جەنگێکی چۆن بڵێ خۆتەقێنەرە، ئەو هێرشەی بەم دوایە ئێران کردیە سەر ئیسرائیل کاریگەری زۆری دەبێت. بەڵگەش ئەوەیە کە جەنگەکە هیچ ئاماژەیەکی وەستانی پێوە دیار نییە و ڕۆژ بە ڕۆژ لە پەرەسەندندایە. بەڕێز ئەحمەد سەراجی شرۆڤەکاری سیاسی لە بەغدا و لەگەڵماندا بووی، زۆر سوپاس.